الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. بسم الله الرحمن الرحيم. ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری مامۆستا عەبدولستار و خێرخوازان هەستان بە ئەنجامدانی ئیفتار سایمێک کە ئێوارەخوانێک بوو بە بۆنەی ڕەمەزان کە ئەو خەڵکن بان کردبوو لێرە بانگ بشێنن. خوای گەورە پاداشتی ئامادەوام داتەوە کە مەجموعەیەکی باش لە چین و توێژەکان ئامادە بوون لە مامۆستایانی ئاینی لە خەڵکی دی ئەلحەمدولیلا خەڵکەکی باش ئامادە بوو. دەوری 200 نەفەری ئیفتار سایمەکە بەشداری کرد. ئامانجیمەشەوە بوو لەو ئیفتار سایمە زیاتر براتی و ئامانجی هەبی لە نێوان ئەو موسڵمانانە زیاتر بە یەکدیشاد بن، زیاتر کە هەموو شوێ یەکدی بکەین، زیاتر براتی و عیبادەتی خوای گەورە بکەین، زیاتر لەخوا سولحانی تێدا بین ئینشاءڵڵا. بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە بەرپرس و کارجێڕانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری ئەەکەم کە وەک نەریتی ساڵانەی خۆیان ئەم ساڵیش لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەڵساون بە ڕێخستنی ئێوارەخوانێک بۆ سەرجەم چین و توێژەکان لە پیاو ماقوڵان و گەنجان و مامۆستایانی ئاینی و هەروەها ڕیشسپیانی دەڤەرەکە و دەستخۆشیان لێ ئەەکەین، هیوادارین بەردەوامن لەسەر کارە خێرخوازەکانیان و خوای گەورە پشت و پەنایان بێت. داواکاری خدای پەروەردگار ئەم بەخشینەیە کە ئێستا ئەمەلی کۆبووینەوە و ئەم ئیفتار سائیمیە واتە بەربانکردنەوەی موسڵمان لەگەر یەکدی چەند ئەجرێک تێدا. یەک لەو ئەجرانە ئەوەیە دوعای خێر لە یەکدی ئەکەین و ئەجری ئەو ڕۆژێک کە ئینسان لە خوای پەروەردگار پێ ئەبی ئەو کەسەی هۆکارە لە شکاندنی ئەو بانگەیە و خواردنێک دەخوا و ئاو دەخواتەوە دنکە خورمەیەک دەخوا دنکە قەسبێک دەخوا بەڕاستی ساحێبەکەی بەخشندەکەشی تێدا لەو ڕۆژەی هەمووی بەشدارە کە ئەوە ئینسانی مسلمان بەرەو قۆناغێکی گەورە ئەبا کە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير. پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم سرم سوڕ ئەمینی لە ئیشوکاری ئینسانی مسلمان چونکە بەڕاستی هەموو ئیشەکانی هەمووی خێرە. ئەفەرمی ئەگەر ناڕەحەتی و موسیبەتی هاتە پێشێ سەبری لەسەر ئەگری، ئەگەر نیعمەت و خۆشیم پێدا سوپاسگوزاری خدای پەروەردگارە، چونکە خدای پەروەردگار ئەفەرمێ وەشکورو لله، شکرانی خدای گەورە بکەن، شکرانی نیعمەتەکانی خدای گەورە بکەن هەتا خدای پەروەردگارش لێتان خۆش ببێ. ئەو جا ئەمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای خێر زۆر لە ئەو کەسانە ئەکەین کە سەبەب بوون لەو ئەنجومەنە جوانەیەدا کە خواردنی چەند کەسێک ئامادە ئەکەن، میوانداریان ئەکەن. خوای پەروەردگار بە گەورەی و خۆی ئەم میوانداریان لێ قبول بکات و هەمومان بە لیقای خوای پەروەردگار شاد بینەوە.